ئێمە هەستاوین بە ئاهەنگێکی خەنجیلانەوە چەند چالێک لەلایەن مناڵانی باخچەکەمانەوە بە بۆنەی ساڵی هاتنی 2016ەوە چالاکیەکانمان خۆی لە چەند گۆرانیەکەگرێ کە لەلایەن مناڵان و بڵین مامۆستایانی باخچەکە و ئامادەکراوە لە نووسینی شعرەکانی ژەر نووسینی خۆمانە و ئامادەکردنێکی چالاکیەکی هونەریشمان هەیە میوانێک گێ بۆ لای مناڵەکان هاوڕێی مناڵانی باخچەکەمانە زیتەڵەیە زیتەڵە هاوڕەیەکی بڵین بە وەفای باخچەکەمانە ئامۆژگاری مناڵەکانمانەکە پیرۆزبای سەری ساڵیان لەیەکە مناڵەکان دڵخۆشن بە هاتنی زیتەڵە هەروەها دڵخۆشن بەو ئاهەنگە ئێمەش ئەم ئاهەنگەمان بۆ دڵخۆشی مناڵان کردو ئینشەڵا ساڵی 2016 ساڵێکی خۆشە بێ بۆ گژلایەک و بۆ مناڵانی باخچەکەی ئێمەش بە تایبەتی زۆر سپاستانەکەین دووبارە بەخێر بن سەر چاومان.